خانمان میوزیکژنی بەتوانە نێرگز عەزیز کە سازژەنێکی بەتوانای شاری سلێمانیە و ئێستا نیشتەجێی ئەوروپایە بەشێکی زۆر لە چالاکی هونەرەکانی لە ڕێی پلاتفۆرمە تایبەتەکانی خۆیەوە لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە. جا ئێستا بەرهەمێکی نوێی کەڤەر کردوتەوە کە ئەویش گۆرانی پێی بڵێنی هونەرمەند زیاد ئەسعەدە کە نێرگز عەزیز لە ڤیدیۆکەدا دەستێک جلوبەرگی کوردی لە بەردایە و ساز دەژەنێت و ئاوازی گۆرانەکە دووبارە دەکاتەوە و گۆرانەکەشی با ژێرنووس داناوەتەوانێ. خاتوون نێرگز عەزیز یەکێکە لەو خانمانەی کە کاری هونەری دەکات بەڵام ڕەنگە دەرکەوتنەکانی کەمتر بێت لەو هونەرمەندانی کە زۆرینەی کاتەکان بەرهەمەکانیان بڵاو دەکەنەوە. ئەو لە ڕێگەی پلاتفۆرمەکەی خۆیەوە ئەو لەدات کارە هونەرەکانی بڵاو بکاتەوە. نێرگز عەزیز یەکێک بوو لە قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی و لەوێش چەندین چالاکی جۆرا و جۆری ئەنجامدا و هەر لە دوای ئەوەشی کە لە پەیمانگا دەرچووە و بڕوانامەی پەیمانگای وەرگرتووە وازی لا میوزیک نهێنا و تەنانەت لە ئەوروپاشدا کارەکانی خۆی هەر دەکات و وەڕەسەنایەتێکی کوردی بە ڤیدیۆکانیەوە دیارە کاتێک کە لە پلاتفۆرمەکانی خۆی بڵاوی دەکاتەوە.